سەرەڕای بڕیاری بانکی ناوەندی عێراق بە جێگیرکردنی بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی، بەڵام بازاڕ شێواوە و نرخی کاڵا و شتومەک و پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیان زیادی کردووە. ئەمەش لە کاتێکدایە بەشێکی زۆر لەو پێداویستیانە پێش بەرزبوونەوەی نرخی دۆلار هێنراونەتە بازاڕ، بەڵام بەشێک لەو دوکاندارانە ئێستا بە نرخی ڕۆژانەی دۆلار ئەو پێداویستیانە بە هاوڵاتیان دەفرۆشن. پێویستە لەسەر حکومەت پشتگیری دیناری عێراقی بکە، نەک پشتگیری دۆلار بکە بۆ دابەزینی بازار، لەبەر ئەوەی خەڵکی عێراق بەعام چینێکی فەقیر و هەژاری زۆرە، چینی فەقیر و هەژار و کاسبکاری زۆرە. لەسەر حکومەت ئەوەیە وا لە بازارەکە بکە دابەزێ و خەڵک ئیسفادە بکات، نەک وا لە خەڵکەکە بکە ینی زەرەرمەندێکی زۆر بێ، زەرەرمەندێکی سەرەکی بێ. والله حاليا بازار شلاجا والسعري زور قران يعني لطاقتي خلقا نية زانان بعض اشتيك سيرقي بحوت الزار بس 3000 دينار وتباني كابرا معاشك دوسا 3000 بيلك شو بشيكا يعني كابرا روجي 15000 دسكبي او شتانه لحقي نابي كري سەرەڕایەوەی بازاڕەکانی ڕۆژانە و هەفتە بازاڕەکان داشکادن بۆ کاڵا و شتومەکەکان دەکەن، بەڵام بەرزبوونەوەی نرخی دۆلار کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان دروست کردووە. حکوومەتیش چاودێری بازاڕ و شوێنە گشتەکان دەکات تا نرخی شتومەک لە بازاڕ جێگیر بکات. سعرەکان ئێمە هەمووی خۆی حکومەکە خەڵکەکە حکومەکە کە دێتە ئێرە یەکجار دێت، ئێمە تاکو ئەمڕۆش و مانگێکی تریش هەر سعرمان لەسەر 125 دۆلار شکانۆتەوە و هەموو نرخەکانمان هەر لەسەر ئەو بازاڕەیە و زۆر زۆر سعرەکانمان جیاوازە لەگەڵ هەموو بازاڕەکانی ترایە. كان هناك لجان عندنا لجان اقتصادية تراقب لیژنەی هەمیشەیی و پسپۆڕمان هەیە بۆ چاودێری بازار. بڕیاری ئەنجومەنی دادوەریشمان هەیە ئەو بازرگان و خاوەندوکانانە سزا دەدات کە نرخی شتومەک و پێداویستیەکان زیاد دەکەن خاصة ويتم إحالتهم للقضاء. هەرچەندە حکوومەتی عێراق و بانکی ناوەندی دەیانەوێت بە پلان نرخی دۆلار لە بەرامبەر دیناری عێراقی جێگیر بکەن، بەڵام شارەزایانی ئابووری عێراق دەڵێن دابەزاندنی بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار کاردانەوەی نەرێنی لەسەر دراوی نێوخۆی دروست دەکات و کاریگەری لەسەر شێواندنی بازاڕ و ژیانی هاوڵاتیانی هەژار دەبێت. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.